سپاسی ئامادەبوونی هەردوولاتان دەکەم کاکەریم مەڵاوەیسی لە نۆڕوێژ و مامۆستا ئاسۆ پیرۆتی لە سویسرا کە ماوەیەکی زۆرە لە دەرەوەی وڵاتن و تێکۆشانتان هەبووە. دەمانهێن بەشەی بەرنامەدا بزانین کە تێکۆشان ئێستا لە دەرەوەی وڵات چ بوو و ئەو قۆناغی کە ئێستا هاتوتە پێشێ بە تایبەت دوای ئەوەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل هێرشیان بۆ سەر ئێران دەست پێ کردووە بە تایبەت لە خۆرهەڵاتی کوردستان بۆ چ قۆناغێک پێویستە خۆی ئامادە بکات. کاکەریم ئێوە ساڵانێکی زۆرە لە نۆڕوێژن و بە دەوامیش خۆ پێشاندان و تێکۆشانتان لە دەرەوەی وڵات لا بە تایبەت لە نۆڕوێژ هەبوو تا ئێستا بەگشتی ئەگە بەتێ بە بۆ بینەرانمان باس بکەیت بەگشتی تا ئێستا تێکۆشان لە دەرەوە بە تایبەت بۆ بەشی کوردستانی ئێرانێت چۆن بووە؟ سڵاو لە بینەرانی بەڕێز دەکەم و بە خێراتنی میوانی بەڕێستان کاک ئاسۆ پیرۆتی و هەروە بێتەوە سپاس بۆ ئێوە کاک سەلاح پیرۆتی. لە پەیوەندی لەگەڵ خۆپیشاندانەکان دەبێت ئەرستان بکەم خۆپیشاندانەکان دە و چەند ساڵەیدا زۆر باش بۆ زۆر ڕێکوپێک بۆ کاریگەری باشی داناوە. ئەگە پارەکەمان خۆپیشاندانەکەمان بوو بە شتێکی نمونەیی کارگەری لە ئاستی جەهاندا ئەو ساڵیش خۆپیشاندانەکان بەردەوامە دەگەڵ سپاسەوەی کە هەموو لایەک بە پێکەوە کوردانە بەشدار بووین یەکەیەکەمان دەکوت دیانی هەر کوردستانی یەکە کوردیەکە. ئەو ساڵیش کە چالاکی هەبووە کوردەکانی باشوور و ڕۆژاوا بەشدار بوون و هەروە باکوور بەڵام بەداخەوە دەو ئاستەدا نییە کە پارەکە هەبوو. بۆیە جێگای خۆیەتی داوا بکەینەوە هەر وەک پێشوش لە زۆر جێگا کوتراوە یەکێتی گەلان هیچ تەسیرێکی نەبووە پشتیوانی کورد لە یەکتر تەسیرێکی زۆر گەورەی هەبووە کەوابوو خۆپیشاندانەکەمان سەرکەوتوو بووە بەڵام هەری پارەکە سەرکەوتووە ئەو ساڵ سەرکەوتنی کەمتر بووە. کاگاسۆ خۆتان دەزان بە تایبەت دوای مەرجی ژینای دەنگدانەوەیکی زۆری لە ئاستی جیهانی داوە بە لە بەرچاوگرتنی ئەو چەند ساڵانی کە ئێوە لە دەرەبوون تێکۆشانتانەوە بەگشتی تا ئێستا تو پێ دوایە تێکۆشان لە دەرەوە بە چه ئاقارێک ڕۆیوە؟ سڵاو لە بینەران و بیسەرانی رادیۆ کوردی بەشی ئەمریکا. سڵاو لە میوانی بەرەزمان کاک کەریم هەروەها سپاس بۆ جنابتان. لە مەسلەی خۆ پێشاندانەکان یا بە ئیستیلا گەیاندنی دەنجی کورد لە دەرەوە بە بڕوای من ئێمە بەگشتی دەماتوانی زۆر زۆر باشتر بین. ئەوەی کە جێگای خۆشحاڵیە لە خۆ پێشاندانەکانی بۆ ڕۆژ ئاوا بە بڕوای من وەرچەرخانێکی نوێ لە شێوازی بردنەپێشی مەسلەی کورد لە دەرەوە هاتە ئاراوە ئەویش ناساندنی کیان و نەتەوەی کورد وەک فاکتۆرەکی سەربەخۆ دیارە لە شۆڕشی ژینادا کورد هەوڵێکی یەکجار زۆریدا دەتوانین بە ڕوانگەیەکی ڕەخنەگەرانەوە چاوی لێ بکەین. پێم وایە ئەگەر کورد یەکگرتووتر بواە دەیتوانی دەورێکی باشتر لە شۆڕشی ژینادا هەم وەک کورد هەم دەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بجێڕێت. کاکەریم لە حوتوی ڕابردوودا لە چەندین شاری ئوروپایە خۆپێشاندان بەڕێوەچوو لە نەڕۆژێش هەر بەو شێوەیە. تۆ پێت وایە ئەو خۆپێشاندانەی دوایی مادامێکە ئێوە خۆشببینن گەشتبینن بەو تێکۆشانێک کە تا ئێستا کراوە ئەم خۆپێشاندانەی دوایی بە چمە بەستێک بوو چۆن بەڕێوەچوو؟ ئەو خۆپیشاندانەی دوایی بە مەبەستی سەرکۆنە ئیدارەکردنی وشەکە هاویشتن و درۆن هاویشتنی کۆماری ئیسلامی بۆ سەر باشووری کوردستان و حیزبی دموکرات و حیزبەکانی دیکە بووە. دەرابیتە لەگەڵ ئیرانەکردن لە دەرەوە بەڕاستی نۆڕوێژ بە هەمان قورسایی پێشوو بەشداری خۆپیشاندان دەکا دەگەڵ ڕێزی حورمەتی تایبەتیم بۆ خۆشەویستانی فینلاند و سوئێد بەڕاستی دەو ئاستەی دانەبوو کە جارەکانی دیکە بەشداریان دەکرد. بۆیە دەبێت تەبلیغاتی زۆرتر بۆ بکەی کاری زۆرتر بۆ بکەی وەکومیتەکانی حیزبی چالاکتر خەڵکەکە ئاگادار بکەنەوە چالاکتر خەڵکە بەشداری بکەن کە کاریگەریمان زیاتر بێت و هەموو جارێ دەبێت لە بیرمان بێت لە خۆپیشاندانەکان پلاکاتی ئەو پارچانەی کە سازی دەکەین بە زمانی ئەو وڵاتە و ئینگلیسی بێ و لە شەقامەکان کە شعار دەدەین مەرگ بەرستەم گەرچە شا باشە چ ڕەهبەر
هیچ قازانجێکی نییە ئێمە دەبێت تەسیر بکەین ئەو خەڵکی کە لە خایبانە ڕادەوەستی ئەو شتانە دەبینە دەبێت تێبگا ئەو دروشمە چیە دەبێت نووسراوت بە نووسراوت هەبێت کە تۆ هەدەفت چێ لەو خۆپیشاندانانە کەوابوو تێکنیکەکان زۆر شەرتن بە خۆپیشاندانەکان هوەری سازماندەهی و بەسیج و مۆبلیسێری بۆی کە خەڵکی زیاتر بەشدار بێ ئەوەش تەسیری یەکجار زۆرە کاگاسۆ کاکەریم پێی وایە شێوازی بانگەشە لە دەرەوە پێویستە گۆڕانی بەستەردابێ باشتر بکرێت ئێوەش ڕۆژ یەکشەمە لە سویسرا بۆنیەکتان هەبوو بۆ بیرکردنەوە لەو کەسانی کە لەم هێژانی دوای دەجێنە لە دەستداوە دەپێشدا سپاسی هەردوو لاتان دەکەم کە ڤیددیۆ وێنەی خۆپێشاندان و بۆنەکەتان نردووە بۆ دەنجی ئەمریکا لە ڤیددیۆکەدا دەردەکەوێت کە پەیامی هاوپەیمانەتی پارتە سیاسەکانی کوردستان ئێران دەخوێندرێتەوە خۆش دەزانی کە لەو ماوەی دواییدا هەم کاک مستەفا هەم کاک عەبدوڵڵا لە دەرێ بوونە تۆ پێت وایە گرنگی پێکهاتنی ئەو بۆنەیە یا گرنگی پێکهاتنی ئەو هاوپەیمانە لەو دەمەدا تا چ ڕادەیەک توانێتی سەرکەوتوو بێ واگەر بڕێکی باسی بۆنەکە بکەین بەر لە هەموو شتێک ئەوەی پەیوەندی بە هەیە بە هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران لە ڕوانگەی منەوە یەکێک لە سەرکەوتنەکانی هەشتا ساڵ خەباتی ئێمەیە کە هەنگاوێکە بەرەو یەکگرتن ینی ئەوە خۆی لە خۆیدا کوردەکانی ڕۆژهەڵات لانی کەم جارە تا ئێستەکانە دەتوانین بڵین پێشخەرێکی یەکجار باشیان کردو و سپاسی هەموو ئەو شەش لایەنەکە هاتوون لە دەوری یەکتر کۆبوونێتەوە بەڵێ لە یەکشەمبەی ڕابردوو لە شاری زوریخ لە شارۆچکەی کلۆتن لەسەر بانگاوازی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران بۆ چوونێک ڕێنی کۆڕێک بەڕێوە چوو بۆ ڕێزگرتن لە شەهیدانی کوردستان کە ڕۆڵەکانی ڕۆژهەڵات و ڕۆڵەکانی باشوور لەسەر کوردستان لە بەشی باشوور خێنیان تێکەڵاو بوو ئەو هەنگاوە جاری یەکەمە کە لە سویس بەو شێوە ڕوودەدا جێگای دەستخۆشیە کە بۆ ئەوەڵین جارە ئەگەر ئاماژە بە شێوازی خۆپێشاندانەکانی کوردەکانی ڕۆژهەڵات بکەم کە بەیەکەوە لەژێر تەنیا ئاڵای کوردستان و سروودی نەتەوەیی و وشەی پێشمەرگە ئەو سێ خاڵە گرینگە کە دەتوانێت ببێتە هەوێنی یەکگرتنمان لە دەورێک درکۆبوونەوە شتێکی دیکەش کە بۆ من جالب بوو کە سرنجی ڕاکێشام دەوری خوشکەکانمان بوو لە شێوەی بەڕێوەبردننی ئەو کۆڕە کە کوردەکانی باشەکانی دیکەی کوردستانیش بەشدار بوون لەو کۆڕەدا من بە شتێکی باشم زانی و هیوادارم کە لە دااتودێن دین باسی دەکەین کە شێوازی کارکردن شێوازی خۆپێشاندان شێوازی کۆبنەوەکان ئەکتیویتەکان و چالاکانی کە لە دەرەوە دەکردرێ پێم وابی دەبی بەسەری دابینەوە بۆی کە بتوانین بە شێوەیەکی کاراتر لە پۆتانسیێلی ئەستەی کورد بەگشتی و کوردی ڕۆژهەڵات بە تایبەتی کەڵک بەربگرین کاکەریم لەو خۆپێشاندانەی دوایی هەوتی ڕابردوو کا بەڕێوە چوو ئایا بێزگە لە پارتە سیاسەکانی کوردستان لایانی دیکەی وەکو ئۆپۆزیسیۆنی ئێرانی تێدا بەشدار بوون و پاشان وابزانم بەشێکی بانگەشەی ئێوە بۆ لایانی ئەو وڵاتەیە کلین بۆ لایانی با بڵین وەزارەتی دەرەوەی نۆروێژ یا پارلمانی نۆروێژ ئەمە هەڵوێستان لە بەرامبەر ئەو خۆپێشاندانانە تا ئێستا چۆن بوو وەڵام من ئیزن وەردەگرم کە لە باسەکەمان جگە لە خۆپیشاندان یەک دوو شتی دیکە لەسەر گرنگی دیاسپۆرا باس بکەم دکتۆر قاسملو ڕێبەری گەورە و مەزن باسی دەکرد دەیکوت خەباتی دیاسپۆرا و خەباتی نێوخۆ وەک دوو باڵندەی باڵندەوان و باڵندە بە دوو باڵندە فڕێ ئەوە مەبەستێکی سەرەکی ئەوە بوو کە بەڕاستی ئەگە خەبات لە نێوخۆ کب بکرێ وەک ئاخری سەدەی 19 و سەرەتایی سەدەی 20 زۆر زەرەر دەکەین بۆیە دەبێت ئەو خەباتەی نێوخۆمان باش دەنگ بداتەوە باش بە جیهانیان بگا ئەگە بینەوە سەر ئەو خۆپیشاندانەکان بڵێ ئەوەی خۆپیشاندانی دواییمان و چەند خۆپیشاندانی دیکەشمان هەبووە بێجگە لە 6 حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان مجاهیدینیش دەگەڵ بوون بەلوچەکانیش دەگەڵ بوون بەڵێ ڕوومان لە وەزارەتی دەرەوە و لە پارلمان ئەوە بووە
دیارە چەندین ساڵە هەر حرەکەتێکی کە لەو وڵاتەی کراوە نامە دراوە بە وەزارەتی دەرەوە بە پاڕلمان و زۆر جاریش نووسراوە دەنێو کۆمەڵانی خەڵکدا کە لە ئیزگای قەتار ڕازۆر جار بەرە و پاڕلەمان چوین چەند سەد دانە بڵاو بۆتە ئەوەش تەئسیری زۆرە بەڵام وەک زۆر جار کتوبانە دەبێت تاکتیکەکان بگۆڕدرێ دەبێت خەڵک بزانن پلاکاتی وەتەبێت کە ئەتۆ مەبەستت چێ خۆپیشاندان ساز دەکەیت بەڕاستی ئەگە خۆپیشاندانمان هەر ئەوە بێ بە کوردی و بە فارسی دروژندان بێ ئەوە بۆ ینی خۆپیشاندانمان بۆ خۆمان کردەوە وەک کابرا لە ماڵێ دڵی بۆ کورد دەسووتێ لە ماڵێ دەگری ئەوە هەردایخوا دەبێ وەک باسم کرد چۆنی سازماندەهی بکەیت چۆنی خەڵکی بەشدار بکەیت بەچۆی بگەێنی و دوایەدا پرسی خەباتی پارەکە گرنگیەکەی بەڕاستی یەکێک لە مهمترین شتەکانی بوو بەڕاستی میدیای وڵاتەکان هاتە سەرخەت میدیای نۆڕۆژی هاتە سەرخەت ئەم ساڵیش چەند جار هاتوون بەڵام ئەوەی پارەکە میدیای نۆڕۆژی و جیهانیان هاتن شتێکی دیکە بوو بۆیە دەبێت کارگەری دابنین کە میدیای وڵاتەکان پاشان دەرابیتە دەگەڵ خەباتمان ئەمن پێم وایە هەر تاکیشی کورد لە جیران لەگەڵ جیرانەکەی خۆی و لە کاری خۆی لە شۆنی خۆی ئەوە تەئسیری هەبێ بۆ خۆی دەکاتە دنیایەک ئەگە دەوەختێکدا کار بێن باسی نەخشی شێوەکانی دیکەی خەبات دەکەم خەباتی کۆریدۆری خەباتی جوانەکان خەباتی مەدەنی ئەوانە شتایەکن بەڕاستی ئەمن خەباتی کاری دووەمم خەباتی مەدەنی ئەم پارەکە سێ خەڵاتم وەرگرتۆ بەڕاستی ئەهمیەتی هەیە تەئسیری هەیە کە ئەمە دەبێت هەر فێر نەبین هەر خەباتی سیاسی هەر خەباتی سیاسی نییە ئەتۆ ئەگەر دەچەند ناوەندی ئەمنیستی ئەوانەدا نەبی باوەڕ کە زۆر جار هەر دەنگەکە ئەو جووری کە دەبێت ناگەێنن ئەمە ئەو ساڵ دەگەڵ خاتوونێکی هەستین چون دەگەڵ ناوەندێکی ئەمنێتی دانیشتین گلەیمان کرد ئەرێ بۆ دەنگی کورد ئاوەکەمە کوتیان ئەمە کردومانە جوابەکەمان بۆ هاتەوە جوابێکی زۆر ڕێکوپێ کردومانە بەڵام سایە دەکەین لەوە داوە بە دیقەت و بە ئەهمیەتێکی زیاتر کەوا بوو ئەتۆ دەبێت لە زۆر ناوەندی زۆری دیکە نەقشت هەبێ ئەو دەمی خەباتی سیاسی و دەگەڵ نەتیجەی ئەوانە بۆ تۆ بۆ ئێستای تۆ بۆ ئاندەی تۆ قازانجی زۆر دەبێت زۆر باشە کاکەریم دێن وڵات کاگاس و کاکەریم ئاماژەی بە ڕێکخراوی ئەمنیستی لێخۆشببوونی نێونەتەوەی کرد بۆ خۆش دەزانی لە بەتایبەت لە ژینێڤێ پرسی مافەکانی مرۆڤ لەبەرەوەی کە ڕێکخراوێکی نەتەوەی گرتوەکان لەوەیە ئاژانسێکی نەتەوەی گرتوەکان لەوەیە پرسەکە زۆر لەوێت گەرم و کوڕە تۆ پێ دوایە زەمینەی کارکردن بۆ پرسی مافەکانی مرۆڤ بە تایبەت بۆ خۆرهەڵاتی کوردستان لەوێت چۆن دەبینی من پێم خۆشە ئاماژە بۆ بکەین لێرە ئێمە ئێستێکانە تا ئێستێ کورد لە دەرەوە توانیوێتی تەسویرێکی زۆر مثبت لە کۆمەلگای کوردی لە نەتەوەی کورد نیشان بدە ئەوە شتێکی یەکجار بەقیمەتە ینی دەبی ئەومان لە بەرچاو بێ ینی ئەگەر ئێمە کەمکاریش کردرا بێ پس کاری خراپ نەکردراوە ئەو بۆ خۆی سەرکەوتنێکی یەکجار زۆرە بێنە سەر ئەوەی کە ئایا بۆ من کورد دەتوانێت کاری باشتر بکە بە تایبەت جار لە ژنێڤ بێ یا لە ئەمریکا کە ئێستێکانە زۆر ڕێکخراوەی دیکەی و دەفەی سازمانی منە لەوێ هەنە کورد دەتوانێت باشتر چۆن باشتر من لەسەر و باوەڕم تا ئێستێکانە کوردەکان بەو شێوەی کە وەک ڕێکخستن لە دەرەوە من نەماتوانیوە پۆتانسیێلی کورد کەڵکی لێوەربگرین لە ساڵەکانی 80 تا 2000 بەشێکی بەرچاو لە کوردەکانی ڕۆژهەڵات وردەوردا هاتنە دەرەوە و ئاوارەی وڵاتەکانی ئەوروپا ئەمریکا بوون ئێرە ئێستێکانە دەتوانین لە وڵاتەکانی ئەوروپا ئەمریکا و ئوسترالیا زیاتر لە 100,000 نەفەر کوردی ڕۆژهەڵات کە بەشێکی هەرە زۆری ئەو بنەماڵانە لە پێشدا لە نزیکەوە دەگەڵ هەستی شۆڕژێری و خەباتکاری پەیوەندیان هەبوو جیلی ئێستێکانەیەک لە 2000ەوە بەرچاوی بگرم دەبێت ینی دروست جیلێکی نوێ ئێستێکانە لە دەرەوە گەورە بووە لە دەرەوە خۆی پێگەیاندۆ ئێمە تا ئێستێکانش بەشێکی هەرە زۆری خەباتەکەمان بە شێوازی ساڵەکانی هەشتایە یا 90 وەک خۆ پێشاندان کورد دەتوانێت ئێستێکانە لە ئەو پۆتانسیێلی کە دەو جیلەی 25 ساڵی پێشوودا کە پێکاتۆ لە یەکێتی ژنان لە یەکێتی لاوان لە یەکێتی خوێندکاران لە یەکێتی مامۆستایان لە یەکێتی پسپۆڕانی بەشەکانی جیاوازدا لە وڵاتانی دەرەوە
بۆ لەناو ئەو وڵاتانە ئەگە بێمە دیستانەکانی ڕێکخراوەکانی دیکە بە شتی مەدەنی دەبی دروست بکردرێ ئێمە لەو پتانسیال ئێستەکانە دەتوانانی کەڵگرین خۆ پێشاندان ئاکامێکی دەبی سەر ئاخیری بێت نەک هەر خۆ پێشاندان ببێت بێتە کاری ئێمە پۆتانسیەلی کوردی ڕۆژهەڵات بە تایبەت یەکجار زۆرە من هیوادارم کە هێزە ینی ئەو پەیمانی کە پێک هاتووە ئەوە وەک چەتێکی سیاسی بەڵام هاندەرێک بێ کە لە دەرەوە لە بەشە جۆرا و جۆرەکانی ینی کۆمەڵگادا کوردی ڕۆژهەڵات بتوانێ ڕێکخراوەی مەدەنی وەرزشی کولتوری پێکبێنێت ناوەندی مەسەڵەن هەر بۆ نمونە دەتوانیت لە تەواوی وڵاتەکان ناوەندی کولتوری کوردستان تیرە ڕۆژهەڵات دروست بکەین ئێمە بەداخەوە نیمانە ناوەندی مەیسلا یا ژنانی چالاکی کوردستان ڕۆژهەڵات دروست بکردرێ لە ئێستێکانە بە ئەگەر بەڕاستی غراقم نەکردو بە سەدان ئێستێ گەنجی باشمانەیە کە پێگەیشتون بە شێوەیەکی پارا و دەتوانین ئێستەکانە بە هەم زمانی ئەو وڵاتانە و بە کولتوری ئەو وڵاتانە و کە بە خۆشیوە سپاسی دایک و بابەکان دەکەم ئەوانەشیان بە شیری وڵات پارێزی و کوردپەروەری پەروەەر دەکردووە ئەوانە بدەینە پێشەوە من لەسەر و قەناعەتم دەتوانین بەو ڕێکخراوانە کارێکی یەکجار زۆر لە دەرەوە بکەین کە تا ئێستەکانە نەمان کردووە کاکەریمەوە کاک ئاسۆ باز دەکاوە چێکی نوێ لە دەرەوەی وڵات ئێستا هەیە ئامادەیە کە کار بکات بە لەبەر چاوگرتنەوەی کە ئەو هاوپەیمانەتی نوێی پارتە سیاسەکانی کوردستانی ئێران پێکاتۆ تۆ پێ دوایە چەندە دەتوانێت چەندە زمینەی ئەوە هەیە کە ئەو جوانانە لە دەوری خۆی کۆ بکاتەوە یان پەیوەندی لەگەڵ حکوومەتانی وڵاتان بگرێت لێرەش ئیجازێکی دیکە لێ وەردەگرم کە پێشوەی کە باسی لاوان بکەم پێشوەی کە باسی ئەو شتە باشەی کە کاک ئاسۆ باسی کرد کە نێوی کورد بەخۆشیەوە بە جوانی دەرچووە دەمەوێت باسی لۆبی کورد بکەم بەڕاستی ئەو نەتەوانەی کە سەرکەوتون چه ئیسرائیل چه ئەرمەنیەکان چه زۆر لایانی دیکە لۆبیان هەبووە ئەمە جیرانێکمان هەبوو خەڵکی کۆسۆوە بوو داوام لێ کرد کتم بۆم شەرح بە ئەنگۆ مسلمان دەنێ و چەند دەوربەرتان هەموو مەسیحی ئەوانە چۆن توانیتان ئەو کاریگەری لەسەر ئەمریکا دابنێن کە ئاو پشتیوانیتان لێ بکات سەر بەخۆی خۆتان کوتیان باوەڕ کە مەساڵایەکی یەکجار زۆر کارمان کردو پوڵمان لە ئوروپایە کۆ کردوتەوە بۆی کە کاریگەری دابنێن لە ڕێگای لۆبەکان لەسەر کۆنگرێسی ئەمریکا جا ئەوە زۆر گرینگە باوەڕکەن ئەگە چەلام بۆ کورد سەخت بوو ئێستا کە باسی توانای لاوەکانتان کردە و 25 ساڵە وەزعیەتێکی لە ڕێگای وانەوە دەتوانین بەرەو لۆبێکی باش بچین ئەو هەنگاوی پارەکە کە هەموو کوردی دەڕادیفی ئاستی سەلیوە دەتوان بڵم لە لۆبیش گەورەتر بوو هەموو کورد پێکەوە بەڵام بەڕاستی ئەگە ئەو جوانانە ئەبە لاوەکان هەم لە زمان دەزانن هەم تەخەسوسیان هەیە هەم لە کاری کۆمونیکاشون و پەیوەندی و تەکنۆلۆژی باش بەڵەدن بۆیە دەتوان نەخشیان هەبێ بەڵام جێگای خۆیەتی لە کەسانی بەتواناش لە بابودایکەکانی خۆشیان لە توانایوانیش کەڵک وەرگرن بە هاوکاری بەبوونی هەمووان دەتوانین کە ئەو کەشتیەی بگەینە قەراغ ئاوێ بەرەو سەرکەوتن بڕۆین لە ڕۆژهەڵاتی کوردستان لە نێوخۆ ئاستی خوێندەواری گەیشتۆتە بەڕاستی نمونە بەڵام لە دەرەوە ئەو ئاستی خوێندەواری ئەو جوانانە لە تواناکان دەبێت استفادە لێ بکرێت لە ئەمەلدا بۆیە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەمشەش حیزبە جێگای خۆیەتی لەگەڵ خۆیان ئەو بە قەولی فارسی دەڵە هالەیەک لە دەوروبەری خۆیان سازکەن لە هەر وڵاتەی باوەڕ کە دەتوانین وڵاتی وایە 100 جوانی بە تەخەسوس وڵاتی وایە 56 کەس لە توانای استفادە لێ بکەین کاگاسۆ باسی لاوانی کرد باسی ژنانی کرد باسی خوێندەوارانی کرد کۆمەڵی کولتوری ئەمن پێم وایە هەموو ئەوانە بەش بە حاڵی خۆیان تەئسیری زۆریان هەیە هونەری گەورەی ڕۆژهەڵاتی کوردستان حیزبەکان ئەوەیە چۆن لەو نیرو و پوتانسیێل و توانایەکان بە قازانجی هەدەفەکانی خۆمان کەڵک وەرگرین کاگاسۆ تۆ پێ دوایە چۆن دەتوانێت
ئێوە کە لە دەرەوەنا لەو توانای کەڵ گۆڕبگرن و بە تایبەت پێشنیاری ینی بەدیدی ئێوە یەکەم کاری یا کاری گرنگی هاوپەیمانە سیاسەکان چییە لەو قۆناغەدا هەندێک کەس دەڵێن بۆ نمونە لە پێشدا پێویستە وتەبێژێک هەبێ بۆ ئەو هاوپەیمانەتی ئێوە دەڵێن چی مەسەلە ئێمە دەبی بۆ مەسلەی کارکردن لە دەرەوە لە دوو دانە ئاستا شتەکان چاو لێ بکەین ئاستێکە کە لە ئاستی سەرەوەدای هێزە سیاسەکانی کوردی یەک بگرن ئەوە نوێنەرایەتی دەتوانێت لە کاتی خۆیدا مەسلەی کورد بکە ئەگەر کۆبوونەوەیەکی ڕسمی یا لە جێگایەکی تایبەت بێ بەشداری بکەن بەڵام ئەوان لە دنیای دەرەوەدا لە زۆر ئەکتیویتەدا ناتوانن بەشداری بکەن یعنی ڕێگان پێنادەن بەشداری بکەن باشە ئێمە دەبی بتوانین لە ئەقلیەتی ینی یاسایی ئوروپا یا ئەمریکا چۆنە کەڵ وەربگرین جەنا ئەنی ئێستێکانە ئەمە ئەو هەموو کوردەمان هەیە لە دەرەوە پێویست ناکە نێوی سیاسی لەسەر خۆی دابنێ ئەو جەماعەتە هەمووی ئێستێکانە بەئیسلا تەبعیەتی ئەو وڵاتانیانەیە خەڵکی ئەو وڵاتن بە نێوی ئەنی لەو وڵاتەدا دەتوانی ڕێکخراوە پێک بێنێ لەو وڵاتەدا دەتوانی بەرسینجی پارلەمەنتێر بگرێ وە کەسێکی کە تەبیعەتەن کووردە لێی دەپرسێ کاکە بۆ لە ڕۆژهڵاتی ناوەڕاستی ئەو شەڕە هەیە چیتان کردووە بۆ مەسەلەی کورد چی دەکەن مەسەلەی مستەوای دیکە ئەو هێزە سیاسیەکان ئێمە هەمووان نابی تێکەڵاو بکەین ئەو هێزە سیاسیانە ئێستێکانە زۆر ئەکتیویتە دەتوانین بکەین زۆر شتێن ناتوانێ بیڵێ ئەوانە لەباری فیزیکەوە بەدیان هزار نەفەر ژن و منداڵ لە ناوچەکەدا حزوریان هەیە ئێمە دەبی ئەوان بپارێزین بەڵام دەبی ڕێگان بۆ دروست بکەین کە چۆن پشتیوانێ لێ بکەین بەشێکی برادران من جملێ ینی زۆربەی هەرە زۆری بەداخەوە هەڵەنەکەم چاوەڕێنیان ئەوەیە کە ئەو چەند نەفەری ئێستێکانە جایە کاک بەڕێز کاک عەبدوڵای موحتەدی بێ یا کاک مستەفای هێجری بێ یا چەند ئەو شەش نەفەرێکە نوێنەرایەتی ئەو چەند هێزە سیاسی دەکەن ئەوان دەبی بێنە دەخەتی پێشەوە نا ئەوان دەتوانن ئێستێکانی یەکگرتوویەک پێک بێنن گەرانتی ئەوە بکەن کە مەسەلەی کورد ئێستا و دەحی لە کوردی ڕۆژهەڵات بە یەک دەنگەوە دەچێتە پێشەوە نوێنەرایەتی حیزبایەتی ئیدی نەکەن لە دەرەوە یەکدەنگ بن لەسەر پلتفۆرمێک بۆ داواکردنی کوردی ڕۆژهەڵات دە چەند خاڵدا چیمان دەوێت جا ئەو دەحی پشتیوانی چینەکانی کە ئێستەکانە لە دەرەوەین ئێمە کوردەکانی لەمە و پێشی ساڵەکانی هەشتانین کە کەسانێکی وەک جنابی دکتۆر قاسمیوان هاتبوونە دەرەوە ئەو دەمی تەک نەفرێک بوون چ پتاسی لێچان دروست کرد بوو ئێمە ئێسێ بە سەدان هەزار نەفەرمان لە دەرەوەیە بە ئامەژە بە یەک دانیشتی نمونەیەکی ڕاستە خۆ بکەم ئێستێکانە بە هەزاران نەفەر ژن و منداڵی ئێمە لە باشووری کوردستان دەسەختترین شێوەی ژیانیان بەڕێوە دەبن من وەک نەفرێکی پسپۆرشی کە بەرپرساتی کاری بەڕێوەبەری قوتابخانەکانم هەیە لێرە زۆر دڵتەنگم بەوەی کە ئێستێکانە دەزانم لەوێ لە ئەو وڵاتانە لەوێ مناڵەکانی کورد ناتوان ئێستێکانە بچنە قوتابخانەکانەوە ئێمە کە بۆ خۆمان وەک پۆتانسیێلێکی کورد زیاتر لە 100,000 نەفر لە دەروی وڵاتین لەباری یەکگرتنەوە چیمان کردو بۆ ئەوەی کە بتوانین بەشداری بکەین لە پشتیوانی هەر بۆ نمونە لەباری ئابووریەوە چون ئێمە تا ئێستێکانە شتێکمان بەنێوی کورد لە دەرەوە دروست نەکردو ڕێخستنێکی کۆمەڵایەتیمان یەکگرتووی ڕۆژ دەستمان بەسراوە چاوەڕوانین لە کوردەکانی باشوور قوربانیان کە توانیمانە تا ئێستێکانە یارمەتێکی بەرچاومە بکەن بەڵام من چاوەڕوانی ئەوەم ئێمە دەبی بۆ خۆمان سربەخۆ بین ئەو برادرانەی کە بەداخەوە بلایەکشەوە بە حەقیشەوە داوا دەکەن کە ئانن بۆچی هێزی سیاسیەکان گەنج و کوردیان تاسەکەن نەناردێتەوە ئەو دیوی کە سینجی خۆیان بکەنە قەڵغان ئەوەی لێرە ڕابگرین بەڵام بە قوربان ئێستێکانە ئەمە بە سەدان هەزار نەفەر لە دەرەوەین هەر لە حاڵی ئێستێدا بە هەزاران نەفەر قوتابی کورد ناتوانێت بچێتە قوتابخانە ئێستێکانە ئێمە چیمان کردووە کە بێنین ئەوانە سەر بەخۆ بکەین کە لەوێ ئیدی محتاجی هیچ کەسێک نەبن هەر یەکەی ئەگەمە باسی 100,000 نەفەر بکەم هەر یەکەی ئێستێکانە مانگانە لە جیفانی خۆی بتوانێت 20 تا 100 دلارێک بەشداری بکە ئێمە کوردەکانی خۆمان سەر بەخۆ دەبین کوردێکیش ژێنی هێزێکیش کە سەر بەخۆ بوو دەنجی دەتوانانی بەرزتر بێ ئێمە بەداخۆ ئێستێکانە لە باری ئابووریەوە سەر بەخۆ نین کە سەر بەخۆ نین ناتوانین لەوێ دەنگمان بدەینە دەرەوە
ئەو پشتیوان ئەو داوای لە هێزە سیاسەکانی دەکەین کە لە ژوورۆ دەبی ئانن ئەکتیو بن ئەوان دەبی پشتیوانێکی وا بە هێزیان هەبێ کە بڵێن ئێمەش کە ڕۆیشتین ئەوە بە هەزارانی دیکە لە پشتەوە دێت ئەمە ئەومان نەکردو لە دەرەوە. زۆر باشە کاکەریم هەر لە پەیوەندی قسەکانی کاگاسۆدا ئێوە دەرفەتی زیاتر هەیە لە دەرەوەی وڵات بە تایبەت کە وەکۆتانزان توان بنە سیتیزن ئەگەر لەو پەیوەندیدا پرسیارە بکەم ئایا لە کوردەکانی ئەوروپا بە تایبەت لە نۆروێژێ کوردی وایە کە توانیوێتی بێتە ئەندامی پارلەمان و کارێکی لەدەست بێ؟ با من عەرز بکەم لە وڵاتی نۆروێژ دوو ئەندام پارلەمان هەیە، یەکیان لە حیزبی کرێکاردا، یەکیانی لە حیزبی سوور، یەکیان کوردی باشوورە و یەکیان کوردی باکوورە. وەک ڕۆژهەڵاتی نیمانە، بەڵام کەسمان ئامادەیە بۆ 3 ساڵی دیکە نەفرێک 100% نەفرێکی شانسی کەمترە کە ببێتە ئەندام پارلەمان. بەڵام باوەڕکەن هەر ئەوە شەرت نییە. ئەگەر تێکۆشەرانی کورد بچلێنێ و ئەحزابەکان لەوێدا دەتوانین نەخشێکی زۆر گەورەیان هەبێت لە ئەحزابی سیاسیدا، چونکە ئەو کاتێک کە ئەتۆ لە حیزبەکەیدا بۆ ئەو حیزبەی کار دەکەی چالاکی بۆ دەکەی، بۆ تەبلیغات دێ مەیدانی هەموو کارێکی لەگەڵ دەکەی، ئەویش خۆی بە ئەرکدار دەزانێت جوابی چاکەی بە چاکەت داتەوە بێ حرەکات بکە. ئەگە خەڵکیش لەبیرێتی شەرت نییە ئیسان بڵێ من، بەڵام زۆر سمینار لە پارلەمان بە وەسیلەی تەنیا حیزبێکە کە زۆر گەورەش نییە، ئێستا جزبی حیزبە متەوەسطەکانە، چونکە حیزبی لەوەی چووکتریشان چەندین کۆبوونەوە لە پارلمان، چەندین سمینار، چەندین حرەکەتی دیکە هەستاون لەبەر خاتری کورتچوونە باشووری لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتی دانیشتوون، کاک مستەفا مەولودی ئەوانە لێو یا لەگەڵ کاخالیدی چەندکەڕە لێرە دانیشتوون. ئەمە ئەوانە زۆر زۆر گرنگن. جاکەوا بوو ئەو شتەی کە جەنابەت دەڵێ بەوە جێبەجێ دەبێت کە تێکۆشەرانی کورد بچنن ئەو ئەحزابەکەی لەوێژ لە شارەوانەکان خۆیان کاندید بکەن. باوەڕکە شارەدارەکان بناغەی سەرەکی ئەساسین بۆ پارلەمانەکان ئەگە بێت و ئەو کارە بکرێت و جوانەکان هیمەتێک بکەن کە زمان دەزانن، وەک باسم کرد تێکنیکەکانی جۆراجۆر دەزانن، ئاستی خوێندنیان باڵایە، زۆر زۆرانێ باپۆشی زۆریشان هەستی نیشتمانپەری و نەتەوەیان بەهێزە. بەڵام ماوەتەوە ئەوە ڕێگاکەیەتی وەرە خۆت کاندید کە لە کۆمونەکان بۆ وەی کە 2 ساڵ لەوێبی یا 4 ساڵ لەوێبی بچی پارلەمانەکان. باوەڕ بکەن ئێستا لە زۆر وڵاتان ئەندامانی کۆمونەکان 1 لە 4یان چەلی وایە کوردن. ینی کاکەریم وەکو پرسانی کۆتایی بۆ هەردوو لاتان کاگاسۆ با بڵێن لەوە تا کۆماری ئیسلامی لە سەرکارە ڕەخنە لە ئەوروپا گیراوە کە سەبارەت لە بەرامبەر حکوومەتی کۆماری ئیسلامیدا زۆر شیرگیر نەبوو، ینی لایانی ئۆپۆزیسیۆنی نەگرتو بە تایبەتە و تێڕۆڕانی کە لەوێ کراون. تۆ ئێستا زەمینێکە چۆن دەبینی لەگەڵ کاکەریمی هەردووتان پێتان وایە کە دەبی تێکۆشانی زیاتر بکردرێ وەچەیەکی نوێ لەوەیە، بەڵام ئایا بە گشتی حکوومەتانی ئەوروپا ئێستا ئەو زەمینیان تێدا هەیە کە وەڵامدەری داخوازەکانی کورد لە دەرەوەی وڵات بن؟ من لەسەرە و باوەڕم کورد ئەگە بتوانێ وەک فاکتۆرەکی سەربەخۆ خۆ بنوێنێ بە قازانجی ئەوروپایە کە پشتیوانی لە کورد بکە. یعنی ئێمە دەبی لەو ئەقلیەتە بینە دەرەوە ئێمە لەوێ تەنیا پێویستیمان بە ئەوەیە کە خێرما پێ بکەن. ئێمە گە بتوانین ئێستەکانە بەو پتانسیێلی کە لە دەرەوە هەمانە، بەو دەوڵەمەندەی کە لەسەر خاچی دایک و نانی ئەژدادی خۆمان کە لە کوردستان خاچی خۆمانە هەمانە، بتوانین لەو دەوڵەمەندەی کە هەیە لەگەڵ دنیای دەرەوە باسی بکەین بۆ بەرژەوەندی خۆیان بە قازانجیانەکە دەگەڵ کورد مانی پەیوەندی بگرن. باسی فەڕەنسا بە تایبەت لە ساڵەکانی هێشتاویەکەوە کە جەنابی فەڕەنسا میتەران هاتە سەرکارەوە تەمایلێکی باشتیان دەگەڵ مەسەلەی کورد هەیە. ئەو دۆستایەتیە لە بەرژەوەندی ئەمریکادایە کە وردەوردەیزانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێگای پێشل دەکردرێ. بەڵام من لەو لای دیکە بۆی دەچم ئێمە تا ئێستێکانە وامان نیشان نەدا بە وڵاتانی دەرەوە کە دەتوانین بەڕاستی دەوڵەت بەڕێوە بەرین.
فەڕەنسا ئێستێکانە ئەگە چاو لە سووریە بکەیت کە لە ژێر مستعمەری ئەودا بوو لە سووریای لە دەست داوە، ئینگلیستان عێراقی لە دەست داوە، وڵاتانی ئوروپایی بە قازاندیانە لە بەرژەوەندی خواندا لە دۆست بگەڕن لە ژوورەوە. ئێمەدا و کورد بە شێوەیەکی کە جوغرافیایی کە دەوێداین پۆتانسیێلێکی یەکجار گەورەمان هەیە کە دەتوانین هاو بەرژەوەند بین لە ناوچەکەدا و دەورێکی یەکجار گەورەش بژێڕین. ئەوە بەڵام دەگەڕێتەوە سەر پۆتانسیێلی کورد کە چەندە خۆی ڕێکدەخا، چەندە کوردی ڕۆژهەڵات هیوادارم کە لە دەرەوە لە نێو مەسەلەی حیزبی بینە دەرێ بەڵکو بە نێوی کورد بەگشتی و کوردی ڕۆژهەڵات بە تایبەتی پۆتانسیل لە هەموو بەشەکانی خەباتدا بکەینەوە، کوردەکان بتوانن لەو پۆتانسیل کەڵ وەربگرن و من متمەئینم کە ئەگەر ئەوە بکەین کە بۆ نیشان بدەین کە فاکتۆرەی سەربەخۆین بە تایبەت وڵاتانی ئوروپایی کە دە ناوچەکەدا ئێستێکانە زلهێزەکانی وەک چین، رووسیا، ئەمریکا کە دانەوێ ئەو ناوچەیە هەمووی بخەنە ژێر چاوەدێری خۆیان، یەکێک لە دۆستە هەرە گرنگەکانی ئەوان بۆ ئوروپا کووردە، ینی سەرمایه‌گوزاری لەسەر کورد بکەن. ئەوە کورد دەجاوەدحی دەتوانێت نیشان بدات چەندە دەتوانێت ئەو بەرژەوەندی ئەو بە ئیسلام کە فاکتۆرە ئەو دەورەی کە دەکەوێتە سەرشانی ئەویش بیژێڕێت. هیوادارم کە بتوانین بکەین. کاکەریم دوایین وتا تۆ زمینەکە لە ئەوروپادا بۆ کە تێکۆشایی سیاسی چۆن دەبینی؟ وڵایە من دەمەوێت هەم باسی ئوروپا بکەم، هەم باسی ئەمریکا بکەم، هەم باسی ئیسرائیل بکەم. ئەگەر لە بیرمان نەچۆتەوە ئەندە لە مێژ نییە کاتێک کە ئەمریکا ویستی هەڵەیەکی گەورە بکە لە ڕێگای نۆنەرەکەی تۆمباراک، کۆنگرەی ئەمریکا لینس گراهام هەڵەکەی ڕاست کردەوە هاتە مەیدانی بۆ کورد. ئەمەم پێم وایە فەرقی ئەمریکا و لەگەڵ ئوروپا ئەوەیە ئەمریکا کە قودرەتی هەیە دە ئیزرائیلات و دا جێبەجێکردنی کارەکانیشدا دەستێکی باڵای هەیە زیرەکە، بەڵام ئوروپا چاو لێ بکەن. ئێستا بۆ خۆی بۆ مەسەلەی ناتۆ بۆ دەیان شتێکە مەحتەلی ئەمریکایە، یانی ئوروپا درستە دە مەسەلەی دموکراسی بۆ هیمە مەسەلەی ئینسانی بۆ مهمە ئەوانە دێ کارهایەک دەکا، بەڵام بەداخەوە بۆ کارهای ئیزرائیلی تەنانەت بۆەوەی کە بۆ خۆی قودرەتێکی بەهێزی ئەرتەشی بێ ناتوانێت هەمیشەش زۆر مەحتەلی هەموو جێگایەکە. بەڵام دەگەڵ ئەوەش ئەمن پێم وایە ئەو شەش حیزبەکانی ڕۆژهەڵات بچن لە هەموو دەرگاکانی وەزارەتەکان بدەن، پاڵەمانەکانی ئوروپا بدەن، چونکە مەسەلەیەکی زۆر بە حەقە کەوە کاک ئاسۆ باسی کرد. بەڕاستی کورد نێوێکی کورد خۆش نییەوە، کورد خەباتێکی کردووە، نە کەسی ڕفاندووە، نە تارەی ڕفاندووە، نەکاری تێرۆریستی کردووە، وەک یەکێک لە باشترین نمونونەکانە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان وە بۆ ئێران. بۆیە دەو ڕابطەیدا زەمینە زۆر ئامادەیە، بەڵام زەمینە زۆر کەمە. هونەرەوەیە کە لە تواناکە لە پۆتانسیەلەکان لە هێزی خۆت باش بتوانی ئیسفادە بکەیت کە دەنگی خۆت باشتر بگەێنی. داوام لە شەش حیزب هەیە، داوام لە حیزبی دموکراتی خۆم هەیە، داوام لە هەموو حیزبەکان هەیە، وەک شەش حیزب بێن لە هەموو جێگایەکی لە دەرگام بدەن و داوای پشتیوانی بکەن. داوا دەکەم ئەمریکاش وەلانەنێ، ئیسرائیلیش وەلانەنێ، بۆ هەموو وڵاتانی عەرەبی بۆیان عەیب نییە، بۆیان ئیراد نییە لەگەڵ ئیسرائیل پەیوەندی هەبێ بۆ کورد ئیشکالی هەیە. کەوابوو ئێمە نە چەبڕەت بکەینەوە بەعزە تێکۆشەران چ ڕەفیقمان هەیە ئیدی هاتوون دەست پێ دەکەن هەموو ڕۆژە چەپ بابەت چەپ هەمومان ئەوە هوەری چەپە کە گرنگی بە مافی مرۆڤ دەدا کە هەموو توانیمانە بە میلیۆن لە دەرەوە بین. کەوابوو چەپی مەکەنەوە بێت کورد دەبێت لە ڕاستی ئیسفادە بکە، لە میانە ئیسفادەکە، لە چەپ ئیسفادە بکە. لە ئەمریکا، ئیسرائیل، ئوروپاشی هەبێ بەجددی بڕاتە پێشێ و لەو لاوانەی کە باسمان کرد بە حەدی ئەکسەر و بەو پەڕی ئیسفادە بکە بۆ گەیشتن بە هەدەفەکانی دیارە. کەسانی بە تەمەنەکانیش و تەجروبیان هەیە لە توانایوانیش دەبێت ئیسفادە بکەن لە هەردووچی بۆ هەدەفێکی گەورە کوردستان بۆ نیشتیمانی پیرۆز. کاکەریم ئەڵاوەیسی لە نۆروێژ و مامۆستا سوپیرۆتی لە سوئیس، سپاستان دەکەم بۆ بەشداریتان لەم توێژەدا. سەرکەوتوو بن. زۆر سپاس. زۆر سپاس.